ئەگە پیاوێکی ڕیسپێسە لەو دەرگایەوە دەرکوێ خۆی کا بە ژوورە. ئەم پیاوە کورد دەڵێ ئەڵێی لە قەبرستان هاتوۆتەوە، ڕەنگێکی زەرد کفنێکی لەبەرایە. ئەم پیاوە دێها ساڵ لەمەوە پێش مردووە. میراتەکەی بۆ باوکی ئێمە بەجێهێشتووە و باوکیشمان بۆ ئێمەی بەجێهێشتووە. ئێسێتەوە دنیا ئەڵێ کوڕم من باپیری ئێوەم نامناسن، زۆر دڵمان پێی خۆشە بێ. ئەڵێن باپیرەمان خەبەری قیامەتی بۆیە ناوینێتەوە، بزانین لەو دنیا چ باسە. بەڵام کە دانیشێت و ئەیبینەوە ماڵە و لەسەر سفرە ئەلێ ئەو کوڕم ئەرێمە خانەوەکەی من نەبوو. ها باپیرە وەڵی من نازانم، باوکم بەجێهێشتوم. بەرەوەڵا کوڕم مەکاتی خۆی من بوو. با بچین بەلای شوێنەکانی تریشۆ بزان باخەکەم چی لێ هاتووە. کە سەیرەکەم باپیرە هەموو ئەوانەی کە خۆی کاتی خۆی هەبوون بەسەرێ کاتەوە ئەنجاڵێ زەحمە نەبێ کوڕم من هاتوومەتەوە ئیجازە هەیە شتەکانم بۆ بجێڕنەوە. وەڵی باپیرەجان تۆ بەخێر بیت و بەس بۆ خوایە خۆ جەنابە هیچ ناسنامەیەکی شتێکە پێ نییە، وەرەقەیە تاپۆیە شتێکە پێ یەکەم ئەرزانەی جەنابتن. نەوەڵا کوڕم لە قەبر هاتوومەتەوە وەرەقە و شتەکەشم کاتی خۆی بەجێهێشت بوو، هیچی بەناوی منەوە نەماوە. ئەی باپیرەجان شایەتێ هەیە لە دنیاە کاتی خۆیمانەیت. نەوەڵا کوڕم ڕەفیقانەمەمی مردوون. ئەی باپیرەجان بە چیا بزانین کە ئێمەنەوەی تۆین و تۆش فڵان کەسی باپیرەی ئێمەیت و باوکیشمان مردووە. وەڵی زۆر داهۆی لێبوردنەکەی. بۆیە من قەناعەتی کولیم هەیە ئەم باپیرەیەمان کە ئێستا هاتووە بە دیارمانە وەستاوە و چاوەڕێیە هەر یەکە و بە شەمیراتی خۆی کە بەری کەوتووە بۆی بجێڕێتەوە. ئەڵێ وەڵی باپیرەجان خۆ من بەخوا هەر دەفتەر و شتێکم بەرکە وەڵی یاوم بە سیارەیەک و خۆ تازەیە خستمەتە زێر جێژنەکەم بەخوا تازە ناشی فرۆشم. ئەویشەڵێ وەڵی قوربانجان بەخوا منیش مناڵەکەم نەخۆش وەڵی بردم بۆ دەرەوە وەڵا هەت پارەکەم ئەسەر کوری وخای چشم نییە بدەمەوە. وەڵا باپیرە نک و ناهومی و لەم بینەیە بۆی دەرەچێ. وەڵی یەک کەسمان ئامادەنی سنتێکی بۆ بجێڕینەوە. ئەوەی کە کراوە بەناو یعنی باپیرەی داماو کە ئەم هەموو ئەرزوولادێ و ئاو و خاک و شتە بەناوێەوە بوو لە کاتێکا بەشمان کرد ئێستا کەسمان ئامادەنین بۆی بژەڕینەوە چکە بە خاوەن حەق نایزانین. ئەڵێ ئاخە باپیرە تۆ چی هێناکەوەی سەلەم کاتەیە خێر بوو چۆن ئیجازەیان نای باپیرە. بەخوا باپیرە خۆ تۆ تازە ئەوان شتان بەکەڵکردنیان ناتوانی گۆشت بخۆی ناتوانی سوێری بخۆی دکتۆری ئستاکەنەوەکو چاران نەماوەڵێن چەوری خراپە گۆشت خراپە شەکر خراپە برنج خراپە هەر هەمووی. تۆ چی لەیەکی کاکە بۆ ئێمە بێگەنجترین باشتر نییە. باپیرەجان خۆ تۆ خۆی لە جوێری قەبرە ڕزیێسەکەن بە ئیجازەتی تۆ بەخوا چۆڵێ بای نامبیتەوە لێمان گەڕای کاکە بە ژیان وایە باوەجیان. ئەوەی کە دوێنێ خاک و ئەرز و ئاوێکی زۆری بەدەمەوە بوو بەدەستەوە بۆ ئەمڕە خاوەنی هیچ نییە.